من ماریا فوات تەمەنم 21 ساڵە دەرچی بەشی میکانیکم لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی لە ئێستا خوێندکارم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی بەرهێنان و کانزاکان وەکو ئەیبینن لە مۆرشەیە بە خۆشحاڵیەوە من یەکەم خانمم لە سەرتاسەری هەموو کوردستان و عێراق کاری میکانیکی یەکەم بۆ ماوەی چەند ساڵێکە دەستم کردووە بەم کارە. خولەیەکی خۆم ئەو کاتێککە میکانیکم خوێن زۆر حەزم لەوە کرد خەونم بەوە بینی کە بووم بە یەکێک لە کارمەندەکانی شەریکەی BM ئەڵمانی لەبەر ئەوەش میکانیکم هەڵبژات تاوکو بتوانم بیخوێنم و تەواوی بکەم و سپاس بخوا تا ئاستێکی زۆر باشم بڕوە بۆ بەردەوامیشە. سەفەرێکم کرد بۆ ئەڵمانیا سەردانی زۆر شوێنم کرد لە ئەڵمانیا زۆر شوێنی میکانیکی سێڤزی سیارە بەڕاستی ئەوە یارمەتیدەرێکی زۆر باش بووە من هەروەها بەشداری خولێکم کرد خولێکی سێڤزی سیارە کە هەندێکی زۆر باش بووە من و پلانیشمەیە ئینشاءڵڵا دووبارە بەشداری چەندی خولی تر بکەم. بەڕاستی ئەمەوە بڵێم من بەبێ هاندێری براکەم سەپۆرتی براکەم نەمتوانیەوە بگەم ئەم ئاستی ئێستا براکەم گەورەترین سەرکترین سەپۆرتی منە هاندێری منە. لە کۆتاییە پێیانی من بۆ هەموو خانمانی کوردستان کچان و ژنانی کوردستان و هەروە عێراقیش بەڕاستی ئەگەر ئێستا سەیری منەکەن ئەڵێن ئەم کارە کارێکی زۆر جیاوازە کارێکی زۆر قورسە بەتایبەت بۆ کۆمەڵگەی ئێمە نابێ هەروەها بۆ کچانم کارە ناوێ بەڵام من پێتان ئەڵێم نەخێر هیچ جوانیە هەمووی کەوتۆتەوە سەر کەسەکە خۆی ئەگەر تو سیقە بە خۆت هەبێ ئەگەر تۆ متمانە بۆ کارە هەبێ کەیکەی دڵنیام سەرکەوتووە بی هیوادارم هەموو خانمانی کوردستان لەو کۆتوبەندی کۆمەڵگەی کوردی ڕزگاریان بێت کە لە ئەوەی کە نابێ کچان بێنە دەرەوە نابێ خانمان زۆر کار هەیە بیکەن بەڕای من هیچ جیاوازیەک نییە.